جا خۆشەویستان ڕۆژی 9 ذیلحیجە کە یەوم العەرەفەیە گەورەترین ڕۆژی ساڵە لە ناو ساڵدا ئەگەر جەناب لیان پرسی لە هەموو ڕۆژێک گەورەتر چ ڕۆژێکە ڕۆژی عەرەفەی جەژنی قوربانە لە هەموو شەوێک گەورەتر لە شەوەکانی ساڵدا شەوی قەدرە شەوی لەیلەتول قەدری ڕەمەزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ صيام يوم عرفة إني أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده إمام مسلم رواياتي كردووە دەفەرمێ ڕۆژوگرتنی ڕۆژی عەرەفەی جەژنی قوربان ئومێدەوارم بە ڕەحمەتی بێ سنووری ئەڵڵاه لەگەڵ ئوممەتی محەممەدا صلی الله عليه وسلم کە خوا هەر کەسێ ئەم ڕۆژوەی لێوەرگرێ لە گوناهی ساڵی ڕابردووی خۆش دەبێ و لە داهاتووشە لە گوناه دەیپارێزێ ئەو ڕۆژ و ئەلحەمدوللا جەنابتان هەمووتان گرتووتان ئەمە بیرهێنانەوەیە کە ساڵانە زەرورە بە ئومێدی خوای پەروەردگار مەگەر ئەوەی نەخۆش بێ یان سەفەرێکی دوور و درێژ و لە تاقەت بەدەری هەبێ خۆتان منداڵتان ژنتان مەهێڵن یەک ڕۆژوتان لە دەست بچێت لەو ڕۆژی عەرەفەیەدا بە ئیزنی خوای پەروەردگار ئومێدیش تەماوات بە ڕەحمەتی خوای گەورە کە بە ڕۆژووی ئەوانە بەربانگت کردەوە بڵێ خوایە وا سەیری دەفتەری ئەعمالم کردووە کە سپیت کردوتەوە تو خوا با منیش دەفتەری ئەعمالەکانم سپیکەمەوە ئەم حەدیسە هەرەوە نییە بڵێ وڵا خوا عەفوی کردم تەواو نەخێر مادام خوا کار و کردەوەکەی سپی کردومەوە تو خوا بە من ڕەشی نەکەمەوە جارێشکە با لاپەڕەکانمان ساڵانە جارێک سپیکەینەوە فۆرماتی کردەوەکانمان بکەینەوە سەر لە نوێ لاپەڕەیەکی سپی لە ژیانماندا هەڵدەینەوە چونکە خوا لێ خۆش بووە هیچ ڕۆژێک نییە لە سەحیحی موسلیمە هاتووە خوا بەقەدەر ڕۆژی عەرەفە لە بەندەکانی خۆش بێ بە ملیۆنەها خەڵک مستحقی عەزابی جەهەنەمن کە لەو ڕۆژەدا وتی خوای ڕوون کردێتەوە خوا دەفەرمێ وا لێت خۆش بووم ئەو ڕۆژە لە هەموو ڕۆژێ زیاتر خوا لە بەندەکانی خۆش دەبێت شەر نییە لە عەرەفات دابی لە هەر شوێنێکی من ئەتانی یەمشی ئەتەیتو هەروەلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوا فەرموویەتی هەر کەسێک بە گورگەلۆقێ بۆ بەلام بەڕاکردن بەرەو لای دەڕۆم بڵێ خوایە هاتم بۆ لات خوا دەفەرمێ وەرم گرتی هاتم بۆ لات خوایە تەوبە بێ خۆم تەسلیمی بارەگاکەی تۆ کرد الحەج عەرەفە حاجی ئەو هەموو مەشەقەتە دەکێشێ لە کاتی حەجدا ئەگەر ڕۆژی عەرەفە لە چێوی عەرەفات ئامادە نەبێت لە سنوورە دیاریکراوەکەدا حەجەکەی قبوڵ نابێت حەج بریتیە لە وەستانی عەرەفە